بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لەم دەرفەتەشدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان، ئێمە باس لە پابەندبوونی هاوڵاتیان ئەکەین تا چەند هاوڵاتیان پابندن و کاریگەری ئەو پابندیە لە بڵاو نەبوونەوەی یاخود لە بڵاوبوونەوەی پەتای کۆرۆناکەین. خۆشەویستان، ئێستا سەردەمی ڤایرۆسی کۆرۆناژین. ئەم پەتایە دەشێت ڕووداوێکی گەورە بێت لە ژیانی هەر یەکەمانە، یاخود بە شێوەیەکی گشتی ئەم ڤایرۆسە بە جۆرە لە جۆرەکان بۆ بە ڕووداوێکی جیهانی، واتە دەکرێت بڵێن بەر لە هاتنی ئەم ڤایرۆسە و دوای هاتنی ئەم ڤایرۆسە، واتە ئەوەنە کاریگەرە ئەم ڤایرۆسە توانیوێتی جیاوازیەکی گەورە بکە لە نێوانی بەر لەوەی ڤایرۆسەکە بێ دوای ئەوەشکە ڤایرۆسەکە هاتووە. ئێوە گەر سیر بکەن هەر لە ڕیژانی کۆمەڵاتی خۆمانە، ئەبزانە چۆن بابەتە کۆمەڵایەتیەکانی ئێمەی گۆڕیوە. ژینگەیەکی کۆمەڵایەتی گەرم و گۆڕ بە یەکەوە ئاوێزان کە هەموو ژیانی ئێمە ژیانێکی پێکەوەییە، ژیانێکە کە ئێمە بەردەوام خێزانەکانی ئێمە بە ئاو بڵێن بەر خێزانی ترەکەون، بنەماڵەکانی ئێمە بەر بنەماڵی ترەکەون و سەرنجام ژینگەیەکی کۆمەڵاتی بەهێز و پتە و گەرم و گوڕمانەیە. بەڵام ئێستا سیر کرد، ئێستا ئەم ژینگە کۆمەڵایەتی ئێمە چۆن گۆڕاوە. قسەکە لەسەر ئەوەیە بەڕێزان، ئەم پابەندەی کە داواکرێ، پابەندەی هاوڵاتیان بەوەی کە لە ماڵەوە بمێننەوە، چونکە زۆر ئەوێنن زۆرینەی کەناڵەکانی تەلەڤیزۆن هاشتاکێکیان دروست کردووە کە ئێکێگەڵێ لە ماڵەوە ئەمینینەوە، ئێکێگەڵێ پابەند دەبین، هەرێکە بە جۆرێکیانی ئەم پەیامە ئەگەیەنێ. بەڵام قسەکە لەسەرەوەیە زۆر جار ئەم پابەندیە زیاتر بۆ پیاوانە، ینی داوا لە پیاوانە کرێ کە زۆرتر پابند بن بەوەی کە زۆرتر لە ماڵەوە بمێنەوە. جا بە کێشەیەکی گەورەیە لەوەی کە ژینگەی کۆمەڵایەتی ئێمە بە شێوەیەکە کە ینی زەحمەتە تۆ بتانی بۆ ماوەیەکی درێژ پیاوان لە ماڵەوە بند بکەی، لە ماڵەوە بیانێڵیتەوە بە ناوی پابەندیەوە بەوەی کە خۆیان بپارێزن و لە ماڵەوە بمێنەوە، چونکە زۆرینەی کاتەکانی پیاو لە دەرەوەی ماڵە. قسەکە لەسەرەوەیە ئایا ئێمە تا چەند نەتوانین پابەند بین و ئەم پابەندی ئێمە چەندێک کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە پەتاکە بڵاو نەبێتەوە. من لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەم بابەتە گفتوگۆکەم، حەز ناکەم زۆر بە مجەڕەد و دیاریکراویش بابەتەکە باسکەین، حەزەکەم لە ناویشە هەندێک بابەتی خۆشیش هەیە ئەوەش باسکەین، بۆیە دەمەوێت گوێ لێەوە بگرم بزانم ئێوە چی ئەڵێن لەسەر ئەم پابەندیە، لەسەر ئەم داواکاری کە گوترێ تکایە لە ماڵەکانتان بێنە دەرەوە پابەند بن و ئەم پابەندیە ئایا تا چەند کاریگەرە لە بڵاو نەبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. بزانم شەم لەگەڵم. کاک جەمال فەرموو. السلام عليكم. عليكم السلام كاك جمال جيان. زور سپاس كاك جمال. حرمت وجنابته او برادراني لكنترول مريض احترام حرمتك يا كاك جمال. سپاس دك. سپاس دك براي برزي. انا حتى بداي برز شنازن براسي كذا جان. بله. بلناي برز نازنم بلان بهر حال پابندبوونی هاوڵاتیان تاقن کاریگەر لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی ئەوە تەوەرێکی جوانتر لەو تەوەرانەی کە باسی زەم و زەمکاری حکوومەت و نازانم چێ دەبێ میدیای کوردی بەڕاستی ئەو شتانە بڵاو کاتەوە نۆکە باسی مەعاشێک و باسی شتێک و نازانم باسی ئەو شتانە بەڕاستی ئەو بەرنامەی ئەو ڕێوارەدات بەزانە بەڕاستی بەدڵی زۆر کەسە ئەوانەی کە بڕیان نییە هیچ لە دنیا نازانم تەواو بکەوتنەوە لە دنیا، چونکە ئەو ئینسانێک کەوا پابەند بێ بەڕێنماییەکانی تەندروستی نەکە تەندروستی هەرێمی کوردستان، تەندروستی جیهانی وامان پێ دەڵێ. زۆر کەس شوێن دەخوا لەسەر ئەو کەناڵی بەڕێستان و کەناڵانی دیکە کەس شوێن دەخوا دەڵێت بە خودا ئەو ڤایرۆسە بوونی نییە، ئەی کەواتە ئەو هەموو دنیایەتێوەی مشەوەش بۆ ئابووری هەموو دنیای داتەپاندووە، دەبێ ئەو خەڵکە چ بختانێک بخۆی کا، دەبێ ئەم
ئەمریکا چ بوختانێک بەخۆی بکە ئیسرائیل چ بوختانێک بەخۆی بکە ئەو خەڵکانەی دەمرن دەبێ چۆن بوختانی بەمردنەکەی ئەو خەڵکەدا باشترین چارەسەر بۆ ئێمە مانەوەمانە لە ماڵەوە بۆ ئەوەی بەریەک نەکەین چونکە ئەگەر نەمێنن لە ماڵەوە بچینە بازاری بەڕاستی من شانم لە شانی هیچکە دەمێچکە نەخۆششان لە شانی هیچکە دەدا کەواتە ڤایرۆسەکە بڵاو دەبێتەوە باشترین حەل ئەوەیە ئێمە لە مڵەکانمان جارێ بمێنینەوە بزانین خوای گەورە ئەو بەڵایەمان بەکو لە سەلابای ئینشاءالله دەگەڕێت. کاک جەمال با پرسیارێکی لێ بکەم کاک جەمال بێ زەحمەت. بەڵێ با بزانم تۆ لە ماڵەوە بەچیەوە سەرقاڵی کاتەکانت بە چیەوە بیتە سەر؟ والله اگر برنامج تێدەکەی کە دەڵێن والله ئەوەی ئەمن زاران دەمکەی طبعا ئەمن سیترم لەسماعی ئێستا لە ماڵەوە بە تایبەتی کە دادەنیشم دوو کەناڵی زۆر خۆشەویە تەماشایان دەکەم زیاتر ناکەم بڵێن فلان و فلان ئەو دوو کەناڵانە کە دەکەمەوە زۆر ئیحتیمامیش بەڕاستی بە تەلەڤیزیۆنەکان نادەم تەنها ئێواران نەبێ کتابێکی بۆ خۆم دەخوێنمەوە باسی ئەو شتانەی لەنا ئەو کتابێدا لەناو مێژووی خۆم خەبر دەکەم لای من باشترە لەوەی کە جۆرە کابرا بکەم بڵێ والله کڕۆر بوونی نیە لە کوردستان. کاک جەمال کاک جەمال ئەی یارمەتیدانێکی داچی منداڵان ئەی یاریکردن لەگەڵ مناڵان شتێک لەو بابەتەن نییە؟ مناڵی گچکەم نییە تەنها مناڵێکی گەورەم ماوە لە ماڵە خۆم تیرۆژ دەکەم و خەلاص بڕایەوە. خوای گەورە مۆفەقت کاک جەمال سوپاس دەکەین خوای گەورە هەموو لایەکمان پارێزراوکە ئینشاءالله سوپاس بۆ قسەکانی بەڕێزت. بابزانی چی ترمان لەگەڵا؟ بەڵێ خۆشەویستان کاک جەمال پێی وایە کە ضرورە ئەم ڤایرۆسە سوحبەت و شتیوا نازانێت یاخود بە جۆرە لە جۆرەکانەوە نازانێت کە تۆ بڵێ من بێ تااقەتم واروەها ناتوانم بۆ تەحمل ناکەم ئەو هەموو لە ژوورەوە بمێنمەوە و تاکەی ئێمە هەر لە ژوورەوە بمێنەوە ئەبێ پابەند بین بۆ مانایی کە کەمترین هاتنە دەرۆمان هەبێ و کەمترین بەرکەوتشمان هەیە هەبێ لەگەڵ دەوروبەرەکەمان یاخود لەگەڵ ئینسانەکانی ترە. کاک ئیسماعیل فەرموو. مامەستا لەسەرا بەڵێ قسەی بکەم لەگەری بەڵێ فەرموو کاک ئیسماعیل جان فەرموو. سەلام عەلەیکم مامەستا. عەلەیکم السەلام وەرەحمەت الله. فەرموو کاک ئیسماعیل جان. وەڵای مامەستا ئەمە کێچینە بەڵێ یعنی کابرای سەحێبخانی بڕواتە بی ئەوە 2 ڕۆژە 3 ڕۆژە بەمە دەرێ لۆ کرێخانی ئەمە ژیانی مە ڕۆژێ بە ڕۆژەیە ئەمن دەچمە کاسبی ڕۆژێ بە ڕۆژێ پەیانەکەم مەحتەلم کابرای سەحێبخانیش دەرێ کاکە پارەم دەبی لۆ پەیاکەی لۆ سەحێبی لۆ کرێخانی یعنی ئەو حکومەتە هەر دەرێ لە ژوورێ دابن کاکەوە مە لۆ ژوورێ نادێت و نابی ئەتو دەرێمە بابی حکومەت بابی میلەتی نەدی مادەم بابی میلەتی با چیرۆ برنجەکی حکومەتایەتی دەکەی دەمدەی وەنێت خوا مامەستا. بەڵێ واللهی ڕێزیشم لۆ جەنابتانە هەموو کاک ئیسماعیل شوفە مخەڕێکی ئەو نازانم وەڵاهی مسلمانن ئەو مقەڕی ئیسلامیانە بەڕاستی. کاک ئیسماعیل وەی گوت بۆ ئەمە فەقیری کرێچینە هاتینە گەر یارمەتێکمان دەن عەلاگە شتێکمان دەنێ وەڵای وەی دەگۆ دەری کردمە گۆ 50 عەلاگەشیان نەوێ دانابوو وەی دەگۆڵەوە بەناو نووسینە ئەمیژەم گۆ ئینشاڵڵا بە تەمای خوای کەس نامری لەبرسە. کاک ئیسماعیل با بزانم جەنابەت یەکێکی لەوانەی کە لەو هاوڵاتیانەی کە بەر لەوەی کە ئەم ڤایرۆسە بێت واروها بەر لەوەی کە خەڵک کەرەنتینە بکرێ لە ماڵەکانە بمێنەوە تۆ کەسێک بووی حتمەن کە زۆرترین کات لە دەرەوە بووی بەڵام ئێستا ئەو کاتانەی کە هاتە لە ماڵەوە بەچی بەسەریە بیت؟ واللهی مامەستا عیب نەبی لەمارێ لەگەڵ منداران بەشتەوە یعنی جاوێ وەڵی شەرمێلت نەکەم یارمەتی خێزانم دەدەم. ئەوە شتێکی پیرۆزە خۆ یارمەتیدانی خێزان کارێکی باشە. سوپاس دەکەین کاک ئیسماعیل هەڵبەت ئەوەش مەئەساتێکی گەورەیە بەڕاستی عەلی تەمەنایەوەکەن کە حکومەت بیر لەوە بکاتەوە کە ڕاستە خۆپارێزی
بڵێن واجبە یاخود ئەوەی کە وتری حەزەر واجبە و هەروەها ئەو ڕێکارانەی کە حکوومەت و وەزارەتە پەیوەندیدارەکان گرتوانەتە بەر کارێکی باشە و خۆپارێزی ئەمە بۆ خۆمانە بەڵام ئەبێ بیر لەو بکەیتەوە کە هاوڵاتیش وەکو کاک ئیسماعیل کە ئیشی ڕۆژانەی کردووە کە قوتی ڕۆژانەی یەکسان بۆ بەو کارێک کە کردوێتی بەو ئیشانەی کە کردوێتی دانی ناکرێ بەم کەسە بڵی سەبر بگرێت لە ماڵەکان بمێنەرەوە بەڵام بیریش لەوە نەکەیتەوە کە ژیانی خێزانی ژیانی ناو ماڵەکان چۆن بگوزەرێ بەتابەتی ئێستا کە خێزان هەمووی لە ماڵەوەی ڕاستەکەی حەزەکەمەوەش بزانن ینی مەسرف قورسترێ ئێستا بەڕاستی ئێستا ئەوەی کە ئەو لۆدەی کە لەسەر خێزانەکان هەیە وای کردووە کە مەسرفگەرایکی گەورە لە ناو خێزانەکانە دروست بێ چێمان لەگەڵا کاک ئالان فەرموو کاک ئالان بەڵێ کاک ئالان سڵاو قوربان گیان فەرموو والله لە ڕاستیا ئەم دانیشتن لە ماڵەوە ئەم کەرەنتینە هەندێک یادگاری خۆشی تایە لە شیفا ئامێنێتەوە هەندێکی ناخۆشیشی تایە خواگەر بکرێ کاک ئالان ئەگەر تۆ هەم خۆش و ببوورە ژیانیان وازانم زۆر نەگۆڕا و ئاساییە ببوورە کاک ئالان ئەگەر تۆ بتانی هەم بەدیوە ناخۆشەکە هەم بەدیوە خۆشەکە شتێکمان پێشکەشکەی زۆر باشە وەڵاهی دیوی ناخۆشی مەبەست ئەوەی ئەو کەسانەی کە ئەمڕۆ کرێچین ئەوەی کە دوکانەکانیان داخسۆوانەی کە لە خانەکانیان کە لە ماڵەوە بێموچۆ بێ کرێچی ئەوشتانە ئەم ماوە ژیانیان قوس و ناخۆشە و قوسایەکی زۆریان لەسەرشانە و بژێویان ئەستەم و زەحمەتە ئەمە بۆ کەسانە ناخۆشە بۆ هەندێکیشی ئەوانەی کە موچەخۆی ژیانیان ئاساییە و بۆی کە سواز بۆخوا خانوم بستی خۆی بێ دۆ قوسایی لەسەر نییە بەڵام لە ڕاستیە ئەمە هەفتەی پێشوو کە ئەم کەرەنتینە دەستی پێکرد لە ماڵەوە ئێسکمان سووک بوو هەستمەکرد تۆزێ مەحروبین لە ماڵە لایشمشتا بەڵام دوایی ودا هەستمەکرد ناوچاویان بەنەوەکە هەندێک جار ئەگەر ناوچای بابێکە خێزانم پێمەوت ئەمود خێزان مەمود من بە ئەبری بەیاسا بە ئەبری حکومەت لە ماڵم تۆ من حکومەت ناجبێتە ماڵە بەیاسا و بەقانون لە ماڵم تۆ ناتوانی دەموچاوەنە لێبکە یعنی ئەمکەی بە سابەت هەمووجارێک بەس بەذاتی ئەمە خۆی خۆمەڵێ شتی ئیجابی و خۆمەڵێ شتی سلبیشی هەیە لە ڕاستیا ژینگە پاک بووەتەوە لە ڕاستیا شەڕی دەوڵەتان ئەوە ئێران و ئەوە لە عێراق و ئەوە ئەمریکا بخەریب و بەگشتێکە ئاچوونەوە کۆمەڵە شت هەبوو یعنی شتە ئیجابیەکان ژینگە بەتەواتی پاک بووەتەوە بە حەقەت ژینگە زۆر پاک و جوان بووە چونکە ژیان وەفاوە چونکە شەریکاتەکان ئۆتۆمبیل هەموو ئەم شتانە وەفاون بەس داواکە لەخوای گەورە بەخۆشی نەخۆشیە کۆتایی پێبێنین لە سێمانەیە سۆز بخوا وەتی سێمانی الحەمدولله باشە و ئەوەی وابزانم نزیکەی 72 ساعتە هیچ نەخۆشیێک تۆمان نەکراوە ئینشەڵڵا ئەگەر نزیکی 10 ڕۆژی داهاتوو بەو شێوە بمێنێتەوە ئەتوانم بڵێم بەسەر وەزعەکە زار بۆ سێمانی داواکەم لە خۆشەویستانمان لە هەولێرێکی ئینشەڵڵا ئەوانیش بە ئاسانی و بەخۆشی کۆتایی پێبێن و من سوپاسانەکەم چاوەکەم کاک ئالات بتخوا بێبە زەحمەت بزانم کاتەکانی جەنابەت لە ماڵەوە بەچی بەسەرە برێ وڵی کاتی جەنابم زۆربەی کات سەری ئەم خەتە سوورانەی کەناڵەکانی جەنابتانەکەین ئەوەنە سەری خەتی سوورمان کردووە هەستەکەم تاریمی چامان بەرەزایبوون نەشیانی ئەوەنە یەکێ لەوانە وڵات تەلەڤیزیۆنە دوای کە تەلەڤیزیۆنیش تاقەت دەما کەوتە دوای یەکی شەوتە خەتی سوود بەجێ خۆتای پیاوە عادەی فەرموودی فانوە فەیسبوک کردەوە تا سەعات دووسێ شەو خەو نەماوەتە وڵاتی دەشمان پێ بشەو بەخەبرین و ڕۆژ بۆ ئەوەی زۆر دەتاقەدەمی ڕۆژگار دێژە ڕۆژەکەین بەخەو شتەکانشیان تۆزێ عکس بێتەوە بۆ شێوازی دەکەم بەڵێ دەست خۆش بێ زۆر سوپاس کاک ئالان سوپاس بۆ جەنابەت بەڵێ خۆشەویستان کاک فاخر برادۆستی نووسیوێتی باشە پابەندی تاکەی خۆ گیرفانی ئەو خەڵکە وەکی بەرپرسەکان پڕ نییە کاک شاهۆ بەکر نووسیوێتی بەپێی یاسای خۆیان خەڵکیان بند کردووە لە ماڵەوە بیر لە کار و بژێوی خەڵک ناکەنەوە کاک کارۆخ نووسیوێتی کارۆخ عەبدوڵڵا پێویستە تاجی کورد خۆی ڕۆشنبیر بێت و پشت بەخوای گەورە ببەستێ لەم ڤایرۆسە کاک لوقمان فەرموو کاک لوقمان فەرموو کاک لوقمان کاک لوقمان لە سلێمانی
کاک لوقمان ببوورە کاک لوقمان دیارە پەیوەندەکەی تۆ بچڕە بەڵە خۆشەویستان من حەز دەکەم لەگەڵ ئەوەیە کە بڵێن ئێمە بە جۆرە لە جۆرەکان پابەند دەبین بە تەواوی ئەو ڕێنمایانەوە کە حکوومەت بە جۆرە لە جۆرەکان لە بەرژەوەندی هاوڵاتیان پەیڕەویەکە خۆ داوایەکە یا بە جۆرە لە جۆرەکان داواکە کە هاونیشتیمانیان پێوەی پابەند بن لەگەڵیان بە چونکە ئەمە لە بەرژەوەندی گشتیدایە بەڵام کێشەیەک ئەویش کێشەی ببورن کێشەی ئەوانەیە کە بە جۆرە لە جۆرەکان کرێچین جا کرێچی چ لە ناو ماڵەکانیان بکرێت چ لە دوکان و بشێویەکانە ئەبێ حکومەت جارێککە بیر لەوە بکاتەوە ئایا بە چ شێوازێک مامەڵە لەگەڵ خاوەن دوکان و خاوەن ماڵ و کرێچیەکانەکەت چێمان لەگەڵە؟ کاک ساڵح فەرموو کاک ساڵح هەموو کاتێکت بەخۆبن بەڵێ گیان بەڵێ فەرموو کاک ساڵح زۆر سپاس وەڵای پابەندبوونی هاوڵاتیان عەزیزی من پێم وایە ئەو میلەتەی ئێمە ئەوەندە میلەتێک فەقیرە پابەندی هەموو شتەکان دەبێت بەڵام دەوڵەت ئەو حکومەتەی کە پێی دەڵێن حکومەت لەبەرەوە دەستەوازە پێم وایە هەموو کەناڵەکانی زۆر بە هەڵاو دەستەوازە بەکاردێنن کە دەڵێن حکومەت یاخود دەڵێن پێم باش نییە بەڕاستی هەم وەکو خوێندەوارێک وەکو ئەدەب دۆستێک ئەو دەستەوازەی حکومەت حکومەت چێ حکومەت کەسی بێکەسە حکومەت کەسی بێنەوایەکانە حکومەت ئەوەیە کە پاڵپشتی هەزاران و چینی چەوساوە و ڕێنزدەر و یعنی فەقیر دەوڵەمەند یۆک و یەک تەماشا بکە عەزیزی من نەک هەندێک قڕ بێ و هەندێکیش پڕ بێ من پێم وایە ئێستا ئەوڕۆ خەڵکەکە لە دڵسۆزی بۆ مرۆڤایەتیانە لە دڵسۆزی بۆ نەتەوەکانە ئەوانەی کە پابەند بوونە دەنا من ئەوڕۆ وەکو تەختی خۆم بە من بێ ئەوڕۆ ڕۆژە هەلاکە لەو حکومەتەی ڕاپەڕی لەو حکومەتەی ڕاپەڕی لەبەرەوە هیچ هەڵوێستێکی نییە بەرامبەر بە مرۆڤایەتی هیچ هەڵوێستێکی نییە بەرامبەر بە ئەو دیموکراسی کە هەیە واتە ئێمە چین یعنی پێناسەی نەتەوەبوون چییە نیشتیمانە جغرافیایە مێژووە پۆپولیشن واتە بڵێن نەتەوە ئەمە هەینی ئێمە سەرۆتی چین سەرۆتی ئەو حکومەتین حکومەت ئێمە بە سەرۆتی خۆی نازانێت کاکە حکومەت بۆ کۆمەڵە نەک بۆ کۆمەڵگا حکومەتی کۆمەڵک خەڵکە ئەگەری کۆمەڵگا بە ئەو ڕەوایە نەدات کاکە ئێستا بۆ نمونە موچەخۆر ئەو موچەخۆری کە ئێستا هەیە موچە وەردەگرێت موچە وەردەگرێت کە ئەو موچەی وەردەگری ئەو موچەی کە وەردەگری دانێت کۆمەڵک حەقی بێ و کۆمەڵەکیش ناحەقی بێ کە وەری دەگری چۆ بە یاسا ڕێک نەخراوە ئەو موچەی کە دەدرێت بەڵام لە هەمان کاتدا بە حکومەتی هەرێم بێ ئەو ڕۆ چییە با بێ ئەو پارەی کە هەیەی ئێستا بۆ نمونە مەسرور بارزانی خاوەنی 50 ملیار دۆلاریە باشە با بێ ئەو ڕۆ سەرفیکە مەسعود بارزانی قوبات تاڵەبانی ئەوانە هەموو پارەیان خوا گوناح نییە داوا لە خەڵکی فەقیر بکەن خەستەخانەی دروستکەن خوا خێری ئەو کەسەش نەنووسی خەستەخانان دروست دەکات خوا خێری ئەو کەسەش نەنووسی کە مەکتەبان دروست دەکات بۆ لەبەرەوەی ئەو چی حکومەتە دروستیان کە نەک ئەو ڕۆ ئاغا و فڵان کەس و پیسکەس دروستیکە سپاس دەکەین کاک ساڵح هەڵبەت حەماسەتی تۆش ناحەق نییە لەبەرەوەی کە ڕاستەکەی ملەتی ئێمەش لە مەحرومێتێکی گەورەژی ڕاستەکەی باوکی ڕەهەن فەرموو کاکام کاتە باش هەموو کاتێکت بە قوربان فەرموو بەڕێزی سپاس دەکەم پێشەکی دەستخۆشی بەرنامەکە و لیەکەم سپاس دەکەم بەڕێزی کاکە وەڵی سەبارەت بە بوونی ئەم کۆرۆنا و ئەم ڤایرۆسە بەڵێ خۆ ئاگای لێ لای خۆمەوە هیچ بڕوان پێ نییە بەس ئەوەیە خەڵکیان گیر داوە لە ماڵەوە و خەڵکیان چەسانۆتەوە لە ماڵەوە کاکە گیان وەڵا کۆرۆناکە بوو کوژێ قەسەم بەخوا زۆر زۆر باشترە وەک ئەلەوەی لە ماڵەوە دڵمان تاقی لە ماڵەوە ناوێت بێت دەرەوە کاکە گیان بڕۆ ژوورەوە برا بۆ بڕۆمە ژوورەوە خەڵک هەیە فلس دیناری پێ نییە پرسی پێ نییە چی بکات لە ژوورەوە نان نییە ماڵم ناڵی بیخوا باوکی ڕەهەن باوکی ڕەهەن من حەزەکەم لە باەخی گرنگی خۆپارێزەکە کەم نەکەینەوە چونکە بە خۆ دەزانی ئێستا هەر لە وڵاتی ئێمە ئەگەران ئەم ڤایرۆسە یاخود با بڵێن ئەم پەتایە تەنها لە وڵاتی ئێمە هەبووە تەنها لە کوردستان بووە ئەمانگو دەمە فێڵەکە بەڵام بە خۆ دەزانی کە ئێستا هەموو دنیای تەنیوە بە جۆرە لە جۆرەکان زلهێزەکان خەریکە بە چۆکایەت لەبەرەوە حەزەکەم قسەکردنمان لەسەر ئەوە نەبێ کە هاوڵاتی وا لێ بکەین کە پشتێنی لێ بکاتەوە واروە هەوا بزانێت کە هیچ ڕوونادا چونکە بەڕاستی عنی کێشەکە ئەوەیە خوا نەخواستە ئەم پەتایە لە لای ئێمە تەشەنەی زۆر بکە
ڕاستەکەی ئێمە ئەوەی کە پێ وترێ سیستەمی تەندروستیمان ینی شتێکمان نییە ناوی سیستەمی تەندروستی بە ڕاستەکەی شتێک هەیە لە دڵسۆزی دکتۆرەکانەوە ناتوانین لە بایەخی کەم بکەینەوە بەڵام شتێک کە ناوی سیستەمی تەندروستیە خۆمە پێشتر زانین سیستەمی تەندروستی گشتی شکستی خواردووە لەبەر ئەوە با قسەمان لەسەر ئەوە نەبێ کە ئەمە بڵێن فشەیە لەبەر ئەوە بەڕاستی چونکە بە جۆرە لە جۆرەکان خۆمان دوایی کە تووشی پەتاکە بووین گرفتارە بین و بەدەست نەخۆشیەکە و ئەناڵێنین بەڵام ئەوەی کە جەنابیش دەڵێ زۆر ڕاستە ڕاستە ئەبێ بیر لەوە بکرێتەوە هاوڵاتی ئێمە خەڵکی ئێمە کەیکەیتە ژوورەوە ئەی خەیتە ژوورەوە ئەی ژیانی چۆن بگوزارێ ئەی لە ناو ماڵەکانە چۆن ژیانی خۆی مەسەلەن بەڕێوە بەرێ ئەنی قسەکەمان با لەسەر ئەمە بێ بەڵس لە بایەخی خۆپارێزەکە کەم نەکەینەوە بەڵێ قسەکەی جەناب زۆر تەواوە سەرم مامۆستا وەڵڵا لەم ئێوارانە سەدان ماڵێکم کردووە 3 دانە ئێوارەیە لەسەر یەک ئاوەکەنەوە ئەو تڵپەچایە ئەیخۆن بەنانەوە پیاوەکە حەماڵیەکە ڕۆژانە بە 5,000 فەرم و 25 ڕۆژە لە ماڵەوە گیر کراوە ئەم پیاوە سند ئەوەی دراوسەکان نەیداتێ نییە بیخوا کاکە وەڵا ئیزە نەخۆشکەوی ئیسە هەڵامەتێ بگری ڕێک ئەو کەنەش ئەو گرنگینەوە ئەڵەن خۆیەتی توش بووە کاکە سەرێ بێشی ئەڵەن توش بووە ناوێری هەڵامەتە ناوێری بچە دەرەوە هەر جارانی نەخۆشە کەوتی سێبەتانی و زۆپایە ڕووی تێتە کرد لە ماڵەوە ڕووی تێتە کرد زۆپایەکە ڕوو تێ کردی ئەمەن هەڵامەتێ بوو گرتێ ئیسە ئەوە توش بێ هەر خواگای لێ ئەوە توش بێ ڕێک دەردێک لێ دەنە کوژن و فڕێت دەنە پێچەکە ئەڵێن خراپ گرت بووی بەڵێ سپاس دەکەین باوکی کە هاتووە کۆرۆنا ڕاستەکە بوونی هەیە بەس ئەمیش هەر ئەو پەتایە کە هەڵامەتێکە ئایا جاروا قورگی یەشێک ئەکۆچی ئەو کۆکە بێ ئیساڵەن کورۆنایەتی نازانێ ڕوو لەکوێ بکەی وەڵا قوڕ کوێ بکەینە سەرمانە باوکی ڕاز زۆر سپاس دەکەین سپاس بە جەنابێت کاک ڕێبین فەرموو سلام علیکم عەلەیکوم السلام کاکە گیان ڕێسان باشن هەموو کاتێک سپاس دەکەین یاخوا سلامەت دەستان خۆش بێ بۆ باخۆدان سپاس دەکەین دیارە وەڵاهی پابەندبوونی هاوڵاتیان بەڕاستی خۆی یەکێکە لە شتە سەرەکیەکان بە یەکێکە لەو خاڵانەی کە کەمترین حاڵەت بڵاو بۆتەوە بۆیە ئەوانەی کە تانەسیش بڵاو بۆتەوە ئەبینین بەهۆی پابەند نەبوونەوەی ئەواتە لە ڕاستیە پابەندبوونی هاوڵاتیان زۆر گرنگە بۆ ئەم حاڵەتە بەڕاستی با ئێمەش وەکوڵەی نەچینە و شوێنی کە بێرە و لەوێ هەندێک قسە ئەکرێت و ئەوترێت گرنگ ئەوەیە ئەمە حاڵەتێکی جیهانیە و ڤایرۆسێکە ئەم ڤایرۆسە لەوانەیە هەر کۆتاییشی نەیەت هەر وەکو ڤایرۆس تۆ دڵ ناخۆش کە کاک ڕێبین ئەنفلۆنزای بریشک و ئەمانە کە کاتی خۆی هاتوون بەڵام گرنگەوەی ئێمە بە شێوەیەکی تەندروست معاملەی لەگەڵا بکەین کاک ڕێبین تەمان شوێنی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە خۆتەزانی سینە چینە بە کوردیەکەی بەڵام دوێنە شەو جۆمان لە هەندێک لە دکتۆرەکانی چین بوو کە وتیان لەلای ئێمە فترەی 2 مانگ ئەم ڤایرۆسە ماوە دوایی وردە ڤایرۆسەکە نەماوە تەمەناوەکەم کە ئینشاءڵڵا بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز ئێمەش لە کۆڵ ئەم با بڵێن ڤایرۆسەکە لە کۆڵ ئێمە بوو بێتەوە بە جۆرە لە جۆرەکان تێپەڕی بێ ئینشاءڵڵا با لەو ڕوانگەشەوە دڵمان خۆش بێ بەوەی کە ئینشاءڵڵا نەڵێن هەر ئەمێنێتەوە ڕەنگە هەر بەردەوام بێ زۆرینەی تێڕوانینە زانستەکان لەسەرەوەی کە نەمێنێتەوە بەڵێ کاک قسەکەم لێرە چی یعنی ئەم حاڵەتە لە ڕاستیا ئێمە لە ئاستی ئەبێ بەهێز بین و ئەبێ کەسێکی ترسنۆک نەبین بەڵکو ئێمە کەسێکی پارێزکار بین کە ترسان لە هەر شتێک بەڕاستی ئەو شتە زاڵە بێ بەسەردا حتا ئەگەر سەرمایەک بێ تۆ ڕوبەڕووی سەرماکە بڵێ سەرمام نابێ هەر وشەی سەرمام نابێ بەکاربێنە سەرمام نییە تۆ بەهێزەکەی زۆر سپاس هەموو شتەکان لە مرۆڤ وایسە ئازایەتی لە بەرامبەر ئازایەتیان ترسنۆکیە ئەترسمی تر ئەترسی سپاس دەکەین کاک ڕێبین سپاس بۆ پەیوەکانی جەنابیشت پامی جوان بۆ نانی دروست وایە کە ئەم پەتایە بە گرنگ بزانین و ئەوەی کە گوترێ حەزەر بکەین و حەزەر بۆ ئێمە واجبە بە تایبەتی کە ئێمە با بڵێن هۆکاری خۆپارێزیمان کەمە خوا نەخواستە نەخۆش بکەوین ئەوە فەزلی خوای پەروەردگارە کە سیستەمی بەرگری ئێمە الحەمدوللا
باش خۆی گرتووە وەروەها سیستەمی بەرگریمان بەهێزە بەسم جستەی خۆمانە ئەگەر ناخواان خواستە توش ببین ڕەنگە گرفتی گەورە بۆ خۆشمان و بۆ با بڵێن بۆ ئیداری خۆش ئەوەی کە پێگوتر دەسەڵاتی خۆشمان دروستکەین کاگازات فەرموو کاتان باش هەموو کاتێکت کاگازات باشی قوربانگیان سوپاس دەکەم کاکە ئازات دەست خۆشکەری لێکم تەوەرێکی جوانتانێت با قوربان سوپاس دەکەین من زۆر سپاسی هاوڵاتیانەکەین باوەڕ بێ هاوڵاتی یەکنی زۆر وشیارن الحەمدولایە تا خەڵک هاوکاری تیمە تەندروستەکانیان کردووە و کەناڵە ڕاگەیاندەکانی بەڕاستی گەوریان هەبووە وانی خەڵک زۆر وشیارە ئیشێ جوانیان کردووە من دەست خۆشکەری لە جەنابیشتانەکە مەریاوارەی تەوەریەکتانەیە و هیوادارم کە بازار و دام و دەرگاکانیش کرانەوە خەڵک هەر بەم شێوازە بەردەوام بێ یعنی پاک و تەمیزی النظافة من الإيمان پاک و تەمیزی شتێ جوانە و خەڵکی زیاتر پابەندی پاک و تەمیزیش ئەبێت و هیوادارم ئەم کەرەنتینەیش ئەگەر شکێنرا یعنی وەزعەکە ئاسایی بۆ شکر خەڵک وەک جاران نەبێ بۆ نمونە ئەچوتە کافتریایەکەوە بەجارێ 50 کەس نێرگە لەو دوو کەوت کێشانە بوو یا زەلامی وا هەبوو بۆنی قاچێت ئەچێتە ناو مزگەوتەوە سێرەکەی یەکسەر دەسەکە بە نوێشکردن کاکە گیان تۆ گۆرێکانت داکەنەوە جوان پاک و تەمیزیە یعنی بەعزە شوێنێ هەبوو خستەخانە و شتەکان یعنی کابرا بە ماڵی جوولەکەی زانێ سێرەکەی ئەو توانێت و یا ناو خستەخانەیە دیسەکە کاکە گیان بۆ خستەخانەیە مڵکی ئەو خەڵکەیە تۆ بڵی زەرەر لە حکومەتێن یا ئەمێ کاگازات لە حکومت بەم کاکە بۆ زەرەر لە حکومت ناهێ کاگازات ڕاگرین یعنی شتێکی جوانە کاگازات گیان وەڵا حەزەکەم بزانم تۆش کاتەکانت لە ماڵەوە بەچی بەسەرە بێت چونکە ڕادەی پابەتبوونی ئێمە زۆر جار پەیوەستە بەوەوە کە ئەو کاتێک کە لە ماڵەوە هەمانە بەرنمەیەکمان هەبێ بە جۆرە لە جۆرەکان سەرگەرمیمان هەبێ ئینسان هەتاکو لە ماڵەوە بتوانێت بەرنمەی هەبێ و سەرگەرمی هەبێ هاتنە دەرۆی کەمترە بێ ینی زۆرینەی ئەوانەی کە هێنە دەرەوە و بێتاقەتن لە ماڵەوە هیچ بە ئاڵێن چالاکییان نییە لە ژوورەوە قسەکە لەسەرەوەی جەنابێت با بزانیت بە چی سەرگەرمی لە ماڵەوە وەڵا قوربان من ئەوەی ڕاستی بێ بەرنامەکان ینی ئەوە نییە دام ڕشت بێ ئەمە ئەوە بکەم و فلانە سەعادەوە بکەم زۆر جار کاتم داناوە بۆ سێری تەلەڤیزۆن و کاتیش ماوە بە مناڵەکان بەرنامەیش بۆ مناڵ یعنی ئەساسە ئەوەی ڕاستی بێ خەریکە دڵمانە تەقیق لە ماڵەوە بەڵام ئەبێ خۆڕاگردین یعنی ئینسانی وا هەیە خوانەخواست سێ مانگ لەسەر جێگایە یا بە ساڵ لەسەر جێگایە ئەبێ ئێمەش ئیدارەکەی حساب ئەم مانگە سزین یا ئەم دوو مانگە سزین وەلەو سزیژین بەس ئەبێت تەحملکەی تەحملکردن شتێ باشە یعنی تێکەڵاوبوونی ناو خەڵکو ئەمانە ئەبێ کەم کەیتەوانێ میوانداری و ئەم شتانش ڕاستە ئێمە کۆمەڵگەی ئەمە کۆمەڵگەیەکی عەشایریە هاتوچۆ هەیە و میوانداری هەیە بەڵام لەخوا بەزیادێ ینی بەنسبەت شاری سلێمانی و هەرێمی کوردستان شتێکی ئەو تۆ نەبووە تا سپڕینشتەکە لە ڕادە بە دەرس بێ یا دەرچێت لە کۆنتترۆڵ لەخوا بەزیادە یعنی باشە سوپاس دەکەین کاگازات دەستی جەنابیش خۆش بێ و خی گەورە پارێزراوت کە کاک سەرباز کاک سەرباز بەڵە فەرموو باش قوربان ئەو کاتت باش هەموو کاتێکت کاکە سەرباز باشجان ئەخوابێت سپاس دەکەم بەڕێزی کاکە من سەبارەت بەو ئەوانەی کە دەڵێن حکومەت بابی میلەتە ئەمیر لەگەڵ وانم کە دەڵێن بابی میلەتە بەڵام بابێکی پیر و پەکەوتەی کە دەبێت خزمەتی کەی پێگەشتی برام ئەمن وە خۆم هیچ گلەیەکم لە کەس نییە و هیچ ئەوەکەم نییە بڵێ وەڵا گلەی لێ دەکەم و یان حاڵێک یان حیسابێک بەس ئەمن ئەوەندەی دەڵێن ئینسان دەبێ بۆ خۆی ئاگای لە خۆی بێ نەک حکومەت بڵێ وەڵا کاکە ئاگات لە خۆ بێ و دەبێت کارەنتینە بکرێت دەبێت خۆت ئاگات لە خۆت بێت نابێت کەس ئامۆژگاریت ئەمن وە خۆم لەوەسی حکومەت دەڵێ کارەنتینە دەیە بکرێت یەک دەقەت بە قسەویم نەکردو چونکە یەک ڕۆژی نەچمە ئیشتە و پارەی پەیدا نەکەم دەبێت سواڵێ بکەم ئای چیەکەی کاک سەرباز تۆ چ جۆرە ئیشێکەکەی یعنی بەرکەوتن لەگەڵ خەڵک هەیە یاخود هەر خۆت بە تەنها بۆ نمونە ئێستا بۆ نمونە هەندێک کەس هەیە ڕەنگە بچێ لەو دەشت و دەرێ جیاوگژ ئەوەی کە پێکوترێ گیای بەهارانە
مثلا کوڵێر هەیە کوزەڵە هەیە نازام گایتر هەیە ئایا تۆ سوود لەوانەیە کە یاخود ئەوەی کە جەنابەت ئێڵەی کە لە هیچ ڕۆژێک ناتوانم لە ماڵەوە بمێنمەوە چ جۆرە ئیشێکەکەی چونکە ئەمە گرفتەکە تەنها بۆ خۆت نییە خوانە خواستە خۆ توش ببیت اینجا ماڵ و مناڵەکەش تووشەکەیت ینی اینجا ئەوانش بەر کەسی ترەکەون ئیشوکاری تۆ چیەوە توانی وتە هیچ ڕۆژە لە باڵەوە نەمێنیتەوە والله ئیشی من وەسای دیواریمە لەخوای بەزار بێ پلیسم بەخوای گەورە نەبێ بە کەسی کەنیا بەڵام ئەمن دەڵێم حکوومەت دەبێ ئاور لە فەخیرام داتەوە بەس کاک سەرباز بیستومە معمەلی بلۆکەکانیش وەستاون ئەیتە تۆ خۆ بلۆک لەکوێ پایەکەی تاکو ئیشی دیوار بکەیت والله دەزانی سەنە ئەوەی کە ڕێزم بۆ جەنابوو بۆ تەلەڤیزیۆنەکەتێ ئەوەی کە دەڵێ شت ڕاوەستاوە لەوانەیە قەناعەتم زۆر پێی نەبێت چونکە من ئێستا بچمە سێ قانونە هەر خانەی 3000 بلۆکی دەوێت هەموو بلۆکیان هێناوە لەو ڕۆژە ڕەسەیدا چۆن دەڵێن وەڵام نییە و حاڵەگیان حسابێک ئەتو وەڵی قەناعەت بە هەموو شتی نابێت بکەیت ئێستا زۆربەی خەڵک دەڵێ ئیش ڕاوەستاوە کەسابەتی ڕاوەستاوە قەناعەتم نییە ئێستا کوێت ئەس لێ بلۆکت بۆ دێن و ئیشت بۆ دەکەم و کرێکات تێگەیشت دەبرا وە خۆم قەناعەتم بەکەرنجینە و شتیوانیە بەس ئینسان دەبێ خۆی بپارێزێ و هەر کەسێکی بەردەوام نوێژە بکە قەناعەتم نییە و بایرەسە دیکە سپاس دەکەین کاک سەرباز سپاس بۆ جەنابەت کاک لوقمان فەرموو هەموو کاتێکت کاک لوقمان فەرموو گیان زۆر سپاس دەکەین والله كاك بلندار من كشنيارك ميا جان بعام حق حمو خلقي كردستان نلن حكمة دي هرم بلين هيتي حكمة دي هرم يعني حكمتك بنين هيتي حكمة دي هرم أي هر أي باسي حكمتك بناي أموان بلين حكمة دي هرم أي بلين هيتي حكمة دي هرم بلين شي كاك لقمان من باش كنا قشتم هيتي هرمي كردستان هيتي هرم يجي يعني شي ما بس شيء تو يعني هي جنينة معناك تيشيك يعني توكا ناو اللي تيشيكنا تو علي دار يا علي بد يا علي شتيكا يا حيوانك رزمي بو جنازان كباتي كيش كبونية بس معناك كيبون يعني حيبة حتى أي باشا كاك لقمان شون بلين هيجي هرمي كردستان يعني شي يعني والله زحمتها هو يعني صفر يعني جارنا معنا يعني ونبون بله بس اما چ سودێک بە ئێماگەینە گرنگ ئەوەیە ئەگەر ئێمە کوتمانی اعتراف بەم دەسەڵاتە ناکەین ناوی نانێن حکومە ناوی نانێن دەسەڵات اعترافی پێ ناکەین ئێمە هاوڵاتی چه سودێک بە ئێمە ئاگات تۆ باسی شتێک ئێستا ئێمە ئەڵێ حکومەتی هەرێمی کوردستان بەڵێ باشە حکومەت يعني حکومەتێکی چییە من ئەوە پێڵم حکومەتێکی چی يعني ئەمە شتێکی هەیە ئەمە لە حتا وەکو لە قاعیدا بازەکەن محلی عرابی ئەمانە چیە لەناو کۆمەلگا ئەزانی چی کاک لوقمان زۆر جارە وترێت تۆ بە ئێمە وەکو ڕۆژنامەنووس هاوسەنگ بین لە بینی ئەوەی کە پێگوترێ هەچەند ئێمە زیاتر ڕاستەکەی لایەنگری هاوڵاتی سەراحەت با بڵێ یعنی دەکرێت بڵێن جاری وا هەیە ئەگەر ناحێقێکیش ببێ بۆ هاوڵاتی ئەیکەین لە بەرامبەر دەسەڵاتە ئەمە نەشمان شاردۆتەوە ئەمەمان بە وازەحی وتۆ بە وازەحیش کردومانە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە یعنی لە هەندێک بارودۆخە کاک لوقمان یعنی ئەگەر ئێمە لەگەڵ ئەمەی کە پێگوترێت دەسەڵات ئەوەی کە پێگوترێت حکوومەت ئەگەر بەیەکەوە نەبین کێشەی گەورەتر دروستەکەین یعنی قسەکە لەسەر ئەوەیە تۆ جارە واز لە حکوومەت بێنە ئێمە هیچ بۆ حکوومەت ناکەین باشە لەم دۆخەیە بەس بۆ خۆمان وەکو هاوڵاتی یعنی پێویستمان بەوە هەیە کە یعنی ئەوەی کە ئێستا ئێمە بە جۆرە لە جۆرەکان کاردانەوەمان هەیە بۆ حکوومەت کاردانەوەکە بە شێوەیەکی سلبی بۆ سەر خۆمان نەکەوێتەوە واتە جۆرێک لە ئیهمالی دروستکەین و بڵێن کاکە ئەمە هیچ نییە ئەمە درۆ دەلەسەیە ئەمە نازانم فێڵە لە خەڵک کێشەکە لەوەیە هەر جۆرە کەم تەرخەمیەک وەکو بینیمان لە هەندێک شوێن لە هەندێک شارە کێشە دروستە بێت کە کێشەش دروست بوو کێشەکە بۆ خودی خۆمان دروستە بێت کاک پەیوەنجان مەبەستمەوە نییە خوا نەخواستە بڵێم وەڵا ئەم هینە نییە ئەم نەخۆشیێنی ئەم نەخۆشیە هەیە هەیە وجودی هەیە بەڵام کە من ئەڵێم ئەمانە حکومەت نین حکومەت یعنی چی یعنی باوکی میلەت ئەبێت تۆ کە خەڵکێکی زۆر بخەیتە ناو ژوورەوانێ ناو ژوورەکانەوانە ئەبێت داهاتێکی بۆ دانێ ئەبێ حسابێکی بۆ بکەی ئەو خەڵکە چەند وەختە چۆن ژیاوە ئەڵێ مەسلەیەک هەیە با شتێکی بۆ باس بکەم ئەڵێ دوو برادەر بەیەکوا ڕۆن بۆ سەفەرێک باشە ئەڵێ یەکێکیان یەک کۆڵە کولێرەی پێبێ یەک کۆڵمانی پێبێ ئەوەی یان هیچ پێی نابێ
ئەڕۆن بەڕێگا ئەڕۆن کابرای کە هیچی پێ نابێ لە هیلاگە بێ و دەزەکا بە گریان و ئەکەوێت لە برسە کابرای لەو لاوەیەک سیدەکان کابرای ئەگری ئەڵێ و بۆ ئەگری ئەمەی تریش کە کۆڵە کولێرەکەی پێەیە ئەویش دانیشێ لەگەڵ ئاگری یەکێک وەکو جەنابێ بەیادێ تووشیانە بێ ئەڵە کاکە و بۆچی ئەگری ئەڵێ وەڵی من لە برسە ئاگری ئەڵێ هیچم نییە هیچم پێ نیە و لە برسە ئاگریم و دانیشتوم بە دیارێوانە ئەڵێ ئەی تۆ بۆ ئەگری ئەڵێ ئێمە پێتان ئەم بخشێ ئەڵە وەڵاو پلێرێ ئەڵێ بۆ تۆ ئەگری ئەڵە وەڵا من نایەمێ لەگەڵ یا ئەگریم بەس پلێرەی نایەمێ یەکەی لەگەڵ یا ئەگریم بەس پلێرەکەی نایەمێ ئەم حکومەتە لەگەڵ ئێمە ئەگری بەڵام بۆ خۆی داهاتەکە ئەبات و هیچ ساوی بۆ میلەتە دەست خۆش سپاس کاک لوقمان پەیامەکەی جەنابیشت پێشت چەمان لەگەڵا بێ زەحمەت کاک هاوڕێ فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك هاوڕێ من لاديو لە دارەخانە تەلەفۆنم کردووە بەڵە لە چەمیش لێرەوە وانە بەڵێ لە چەمیش لێرە لە دارەخانە ئێمە خەڵکی لادەین لێرە کەرەنتینە نییە بۆ خەڵکی لادێکان ژیانێکی زۆر خۆش و ئاساییە و بڕوام وایە لەم فترەیە سوودی هەیە خولانی زۆرە چونکە لادێیەکانەوەی کە لە شار هەموو گەڕاوە تۆ خەریکی باخچەوانە و باغەکان هەمووی کێڕیاوە لەم ساڵی سادێکی زۆر کراوە لە ڕوویەوە کاک هاوڕێ تەندروستە خوا لەبەرەوەی خەڵک هەمووی دەستی کردەوە بە بژوردیای کوێستانی و پیچکە و قمەر و مەنێ و ئەم کێشانە نییە هێنەی خوات زۆر بێکێشین بەس یەک کێشەمان هەیە ئێمە بەڵێ لای ئێمە سنوورە لەگەڵ کوردستانی ئێرانە لێرە ئێمە هیچ تێکەڵبوونێک پاکەکە و کەسانێکی نابۆیان نییە کە مەترسیان لەسەر بێ مەترسیوان لەسەر ڤایرۆسەکان بۆ بگێزن بەڵام لایەوە قاچاقچی مەشروبەیە ئەوە بەردەوام نەساندیوە حکومەتی داهەگیریەکی ناکات يعني إتامة من قوم لك سنة من رفيسك بدين وآخر مشروع باتوان ديو لكردستان إيران ولا سردشتو بيراشار وكيو يعني بويرا خالص من رأسي نمات الياكيو تروي مغلوط تكرر بديهم بخمة تلسيو على السر ودسان خوش بد زور سپاس كاك هاوڕێ ئێمە کەرنەی بیسێمانە بۆ دەستان خۆش بێت زۆر سپاس تاوان شتێکی خۆش دوێنێ وێنەیەکمان بینی وێنەیەکی زۆر جوان بوو بەڕێزێک لە شارباژێڕەوە بە سواری گوێ درێژەکەی هاتوو بۆ موچە وەرگرتن جا پان و پان بەدەکی کوردەواڵێ بە شەقامەکانە ڕۆیشت و وازان موچەکەی خۆشی وەرگرتووی تر بە سواری گوێ درێژەکەی ڕۆشتەوە بۆ لادێکەی خۆیان بەڵێ فعلەن لە لادەکان ژیان نەوەستاوە كاك بكر فرمو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. وني براجع زور سپاس دەکەم كاك بكر. لێوەی بیاخوا والله دەربارەی ئەم کرۆنا من وەکو خۆم دەفەی سایقۆ پەیوەندیەکەم حەمد و سەنا بۆ خوای گەورە لەم شارەی ئێمە نەبووە. لێی نییە؟ نییە لە خوای گەورە بەزاوێت لە سێسایقا نییە و حەمد و سەنا بۆ خوا و خەڵکێش هەمووی ئامەشەوە ئامێتە دەرۆچێتە دەرو دەژ. حەمد و سەنا بۆ خوا نییە بوونی نییە. کاک بەکر ئەڵەن گەرمی بۆی باشە هەستەکەم کە شارە زۆریش گەرمە وانە؟ بەڵێ لە خوای گەورە بەزاوێدای ئێمە حەمد و سەنا بۆ خوا زۆر زۆر خۆشە و نییە شتی وان نییە. بەس کاک بەکر نابێت دڵنیابن چونکە خوا نەخواستە کەسێک بەرکەوتەی شوێنێکی تر بێ بۆ نمونە لەو شارانەی کە بەرکەوتیان هەیە واتە ڤایرۆسەکەتیانە بڵاوە ئەگەر خوا نەخواستەیەکێک لەوانە هەڵگر بێتەوە بۆ شارەکەتان سەلامەت نابێت لەبەرەوە خۆپارێزیە بێ بکەن بەوەی کە ئێوەش نەیکەن بە قەرەباڵغی ڕاستە ئێوە مەجالێکتان هەیە بەوەی کە ئەرز بچێڵن واروەها زرعاتی خۆتان بکەن بەڵام بیر لەوە بکەنەوە کە ئێوەش محاولە بکەن لە چەند کەسێک زیاتر یا لە خێزانێک زیاتر بە یەکەوە کۆمە بنەوە چونکە ئەو دڵنیاییش هەموو جارێ باش نییە. قەنەعەتەکەی هەر وەک جاران لەخوای گەورە بە ئامەشەوڕەت هەیە لە ناو شارەکەی ئێمە یعنی حەمد و سەنا بۆ خوا شتی وا ڕووی نەیاوە و ئەوی سپاسی خوایەوێ. الحەمدولله خوای گەورە پارێزراوتان کاک بەکرجان ئینشاءڵڵا لەی لە خزمەتان دەست خۆش سپاستان دەکەین سپاس بۆ ئێوە ئینشاءڵڵا خوای گەورە ئەتان پارێزێ و سەرجەمی کوردستانیشە پارێزێ. کاک دڵشاد کەرەم کە سەیدا. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. كل باشي چاوانی برا باشی؟ من دڵشادم لاکوێ. فەرموو کاک دڵشاد جان. بس بابادینی قسە بکەم. بەڵێ ژیان. کارێکی کۆرۆنا. چەند حاڵەتێک مۆڵە مداهینە. چەند حاڵەت چی؟
4 حالات 4 حاڵەت لە شاری ئێوە لە ئاکرێ؟ لا لا معلومة بەڵێ بەڵێ حالتك بريكة بەڵێ كاكا بەڵێ بەڵێ حالتك بريك ببورن نازان من سەوتی باش ناگاتە لای من باش تێ ناگەم حالتك بريك حاڵەتێکی حالتك بريكة خالية بەڵێ 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 بريكة خالية حالتك خالية بەڵێ حالتك الرقم 100 بەڵێ وحالتك يقرين غازة دروازة بەڵێ حالت دي كاكاتشان حالت كورونا بس ما تفكر الجزية بەڵێ سوپاس دەکەی کاک دڵشاد وڵایی ببوورە من سەوتەکە باش ناگاتە لای من و باش شتێ ناگەم ڕاستیەکەی هیوادارم پەیامەکەت گەیشت بێ کاک حەمە ڕەشید فەرموو کاکی بەڕێزم ئێوارەی خۆت و ستافەکەت باش ئێوارەی جەنابیشت باش سوپاست دەکەیت ئێوارەی بینەر و بیسەرانیش باش سوپاس دەکەین ئینشەڵڵا کاک حەمە ڕەشید شتی خۆشت پێیە بەڕێزی وەڵایی جارێ هەندی ئەو خزمەی با بۆ حکومەت بەجێڵین ئەو دوو برادەرەی کولێرەی پێ بۆ ئەوەی پێی نەبوو کرەوە زۆری هەڵدەگرین ڕاستە وایە وەڵا ئەوەی کە ئێکیان لە برسا گریا و ئێکیان لە تێریا گریا ئەوە با بۆ دەسەڵات بێ زۆر جێگای خۆی کردەوە ئەوە بۆ ئەوان بەجێ هێڵین با بزانی جەنابەت چیت هەیە بەڕێز پارێز لە دەستی شکاو کراوە بە حەقەت گوتراوە ئیدی بڵین و نەڵێ ڕاستە دەبێت خەڵک پارێزی خۆی کە ماڵم هەتا خەڵکیش پابەندە خەڵک پابەندە خەڵکی ئەمە زۆر باشە ڕاستە دا خەڵکی وایە ژیانی ڕۆژانەیە برسیە تێرە ئەوەی بە تایبەتی برسیە ئەویش با بۆ دەسەڵات بێ باویش بۆ خۆی مشکلەی خۆیان لەگەڵ دەسەڵات حەلکەن تێگەیشتیاتە جوانیش لێ ئەو قسەی دەکەم ئەی کا حەمە ڕەشید ئێمە چ بکەین ئێمە چ بکەین ئەی ئەگەر ئێکە برسی بێ ئەی پارێزی خۆمان دەکەین لە ئێستا نزیک نەبینەوە وەکو کە گوتراوە مەترێک دوو مەتر لێک دوور بین تێگەیشتی دەناژیان بەردەوامە بڵین و نەڵێین خەریکە ئێستاکە حەمە ڕەشید لە ناو ماڵەکانی شاڵەن بە مەترێ دوو مەتر لێک دوور بین جاوا کرێ داخلچێسا ئەوەیە ڕێزم بۆ بینەران و بیسەران و بۆ تۆ مشکلەی خێزانیش ئەگە خوا بکەم دروست نەبێ وەڵا زۆر دروست بووە کاک حەمە ڕەشید ڕاستەکەی کێشەی خێزانیش دروست بووە خەتەرەکە لەوەیدا بەڵام تۆزێکی با بچینە سەربارە ڕووە سیاسیەکەی مەترسی گەورە لەو ئینسان دۆستانە دەکەمەوەی ململانەیە لە سیاست سیستەمی سەرمایەداری خەتەرەکە لەوێ دروست بووە وەڵایی کاک حەمە ڕەشید خەریکە وردە ئەم ڤایرۆسە سیستەمی سەرمایەداریش تووشی شکستێکی گەورەیە کا سەراحەت یعنی زل هێزەکان سەیری کە چۆن پەچیان کەوتووە الحەمدولillah لەخوای بەزیاد بێ خوامان هەیە ئەمانەی کە فێڵ دەکەن بە ناوی ئینسان دۆستیەوە ئەوانەی کە فێڵ دەکەن بە ناوی مافی مرۆڤەوە خوا هەموویانی بەر وەزعەکەی خستووە بەڵام بداخەکەم هەر فەقیریش بازی گەدا چونکە ئەوانیش ئینسانن پیاو ئینسان دۆزی باشە کاک حەمە ڕەشید هەر لە بابی سوحبەتە با بزانین جەنابێت کاتەکانت ڕۆژانە بە چیەوە بەسەرەبەی تۆ داوە پابەندیەکەی ئەڵەی حەزەر لە دەستی شکاوی ئەکرێت یعنی با بزانین کراوە بڵین نەڵێن کار نەبێ گوریای لێ نەبێت کابرای بریندار جەراحەتی دروست دەکات دەبێت لێ دوورکەویەوە بەڵێ بازانی کاک حەمە ڕەشید بە چی کات دەبێتە سەر ڕۆژانە وەڵایی قوربان بە داریشن و پێکەنین و قسەی خۆش و ئەگە مەراقم خەڵکی فەقیر نەبێ لەخوا بە زیاد بێ ژیانێکی خۆشمانەیە و کەسمان نەسارە نەلادێ زارەوە بەناو ناحوەیە لەو دەرو دەستەی هێندە و مشەوەشین بە کەسابەت و ئەوەی کە توانیمان دەچین لەو دەستەی خەریکی کاسبی خۆمان دەبێت تێگەیشتی بەڵام ئەمە ئەو قسەم بۆیە کرد بۆ زلێزەکان ئاورێک بە یەک دەنش خارتە دادەگیرێ بەجگەرەیەک بەڵام هەموو وڵاتی دادەگری ئەمن دەردۆگم لەو دەردە و لەو کۆرۆنای تێگەیشتی دوا ڕۆژی شتێگەگەین دەردەکەوی ئێستاوە کێسایان لە بەیندا خەریکن ئەو دەڵێ دەحوای لەسەروێ قەید دەکەم و ئەو دەڵێ ئەو ناڕاز بوو دەڵێ پێکەوە ئیتیفاقیان کردوە یەکتر خەڵکی فەقیر بخەکێنم سپاس دەکەین کاک حەمە ڕەشید پەیامەکەی جەنابیشت گەیشت سپاس دەکەین کاک حسێن فەرموو کاک حسێن
کاک حسین لەگەڵتان فەرموو. السلام عليكم. عليكم السلام کاک حسین. والله نازم تورقدان لساتيا. وڵات تەوەرەکەمان پابەندبوونی هاوڵاتیان تا چەند کاریگەرە لە بڵاو نەبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ڤایرۆس. والله براشي انا من وكو خوم شخصي خوم اصلا بخوا باريس عاوني من بين هردسني فيك شو بچي فاهم بزن. بله. والله صاحب شخص خزانه والله وبالله باريك صابوني كم بيني فيك باشا کاک حسین انا معاسمه انا يشتي كما يا والله هرمزين لما الله بقران کاک حسین ئەوە زانیمان حاڵی تۆ گوزەرانی تۆ بەو شێوەیە کە پارەی ئەوەت نییە کە با بڵێن پاکەرەوەیەک بکڕی چی بە چارەسەرە زانی چی بە چارەسەرە زانی تۆ دەزانی وەزعەکە چۆنە حکومت وەک رادیۆ وایە گوێی نیە هەر قساکە یعنی قسە وەرناگرێ بەس قساکە ئاگای لە فەقیر و فوقەرا نییە لەنێ ئێمە ناتوانین داوا لە حکومەتکەین دەبەرێ حکومەت هیچ شتێکمان بۆ ناکات 27 ساڵ ئێمە داوای دەکەین یەک شتی بۆمان نەکردووە. کاک حسین بەڵێ بێ زەحمەت دوایەوەی کە لەگەڵ من تەواو بووی دای مەخە با ئەو برانەی هاوڕێمەوە هاوڕیانەم لە کۆنتترۆڵ با ژمارەکە وەرگرن بۆی کە ئێمە بتوانین لە ڕێگای ئەو با بڵێن ئەو بەرنامەی کە هەیە لە بەخشین لە چوارچەوەی کاری بەخشینە ئێمە بتوانین هاوکاری بکەین ئینشاءڵڵا. باشە؟ خوا سەربەرستانکە وەڵی من خۆم وەکو شەخسی خۆم بە حیاتی هیچ داوایەکەم لە حکومەت نییە ئەزانم حکومت وەک رادیۆ وایە قسە وەرناگرێ بەس قساکە نانا ئێمە وەکو ئەرچی سەرشانی خۆمان وەکو ئەوەی کە پێمانەکرێ ئەوەندەی کە هەیە ئەو هیچ منەتێکیشی تیا نییە ئەمە هیچ منەتێک نییە ینی ڕاستە چاکەیەکە بەس چاکەیەکی بە منەت نییە ئێمە فەرزە لەسەرمان واجبە لەسەرمان کە هاوکاری ئێوە من باز ئێوە ناکەم ئێوە حکومەت نین ئێوە دەستان لە هەموو شوێنی جایە ئەم خەڵکە فەقیرە بە ئێوە مانانەوە ماوە. بەڵێ سوپاس دەکەین کاک حسین هیوادارم بتوانین ڕقەمەکە بدەی بە ئەو هاوڕێیانم کە قسە لەگەڵەکەن ئێستا. کاک خالید فەرموو. کاک خالید السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. برای بەڕێزم دەستخۆشی بەرنامەکە لە جەناب دەکەم. سوپاس دەکەم. والله وەک لای هەمومان معلومە وەکو جەنابیشت فەرموود بەنسبەتی ئەم نەخۆشیەوە وجودی هەیە وەکو جەنابت فەرموود لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکانە زۆر بە کورتی بڵاوەتەوە وەکو ئەمریکا وەکو ئیسپانیا وەکو ئیتالیا و کۆمەڵی ئەو وڵاتانی کە جەنابتان فەرمووتان لە بڵێن تەلەفۆنەکانی پێشووتریشە ئاماژەمان پێەیە بەڵام لەگەڵ ئەوەیە با بڵێن کە حکومەتی هەرێمی خۆمان بۆ نمونە مەسەلەن بەردەوام ئامۆژداری خەڵکە کاکە ئەڵێ پابەند بن لە ماڵەکانتان مێنە دەرەوە بەڵێ باشە خۆ خەڵک ئەوە ئەزانێ پابەند بێ بە ڕێو شوێنەکانی و تەندروستیەوە نێتە ماڵە بەڵام تۆش لەگەڵ ئەوەیە مەسەلەن کۆمەڵی خەڵکی زۆر هەیە بژێوی ژیانی لەسەر ئیشی ڕۆژانەیە مەسەلەن حکومەتی هەرێمی خۆمان تا ئێستا هیچ ڕێو شوێنێکی نەگرتووەتە بەرز مەسەلەن داوا لە خێرخوازانەکە ئەڵێ ئەگەر خێرتان هەیە بهێنن بۆ ئێمە لە ڕێی حکومەتی هەرێم و تەوجیه دەکەین باشە تۆ سەرۆکی حکومەت یەتە سەر تەلەڤیزۆن قساکە تۆ بە حساب حکومەتێکی زلو زبنەی تۆ ناتوانانی بۆ نمونە لە پارەی ئاو کارەبای خۆت خۆش بی ناتوانانی 250 لە پارەی ئاو کارەبا خۆش بی ئەی باشە کات بۆ نمونە صاحب موچێک کۆمەڵی دوکانی هەیە چۆن ئەچێت لە کرێ دوکانەکانی خۆی خۆشە بێت ئەی تۆ حکومەتێکی زلو زبنەی ناتوانانی لە 250 ئاو کارەبای خۆت خۆش وایە نا زۆر ڕاستە مثلا تۆ نزیکی وا مانگی کە خەڵک لە ژوورۆ دانیشتووە خۆ خەڵک هەمووی هەر موچەخۆر نییە خۆ ئەوشی کە موچەخۆرە وەزری زۆر باش نییە ئەوە حاڵی موچەکەیە کە ئەی بینیت مثلا لە مانگێک لایە بە 40 شەو جارێ 45 شەوان نزیکە بێتەوە لە 45 شەو جارێ موچەیەکەیەن ئەی باشە ئەوەی کە هەر ئەفڵن هەر موچەی نییە ئیشی لەسەر مثلا بژێوی ژیانی لەسەر ئیشی ڕۆژانەیە من خەڵکە ناسم مثلا بۆ نمونە ڕۆژی 15000 20000 ئیشەکە ئێستاوا مانگێک ئەوەی نەماوە ئەی باشە بژێوی ژیانی خۆی و ماڵ و ماڵی بەچی پەیدا بکات ڕاستە سوپاس دەکەین کاک خالید زۆر سوپاس بۆ ئێوە دەست خۆش بێ پەیامێکی زۆر ڕوون و پەیامێکی زۆر جوان بوو زۆر ڕاستە لە هەموو دنیا لە هەموو وڵاتان بەتایبەتی ئەو وڵاتانەی کە خەمی هاوڵاتیەکانیانە سەراحەت بە ئەوە بڵێن ینی حکوومەت بودجەیەکی تەرخان کردووە بۆ ئەوەی کە بە جۆرە لە جۆرەکان بەرەنگاری ڤایرۆسی کۆرۆنا بکە و ئەم ڤایرۆسە بەشێکی پەیوەندی بە عیلاجەوەیە بەشێکی بەوەیەوە کە گوزەرانی خەڵک وەکو جەنابت وتت بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە بێ ئاگای لە گوزەرانی خەڵک بێ و لانی کەم ئەو خەڵکەی کە هەیەی بە موچەخۆر و بە ئەوانەشەوە کە موچەخۆر نین
ئەبێ میکانیزمێک بدۆزێتەوە کە هاوکاریان بکە بۆ ئەوی پابەندی زیاتریان هەبێ. سوپاس دەکەین کاک خالید، سوپاس دەکەین. خانزاد خان فەرموو کۆتا پەیوەندیە. خانزاد خان مەڵە زۆر سوپاس دەکەین. خانزاد خان سەلامەت بی بەڕێزی برا گەورەی ئەمە مەمنونی لۆ ئەو بەرنامەی بەرا ئەمە عیلاجمان نییە بەڕێز حکومەت نایەتە سەرخەت لۆ کرێتیا لۆ ئیسانی فەقیر و هەزار بەڕێز ئەمڕ پیاوی من ڕۆژە ئەمەلەیە کرێستا ئەمە نەمعاسمانەیە نە ڕۆژە ئەمەلاتنا ئەمە کرێ بەسدە ئەم دەکە بە دەرچێمارەکانی خۆی وەمە سەحب خانی پارەم نەدا ئەوڕۆ نوویمان جێ دەرێ پارە نەچێبین هەر قەرچە قەرچ بەسدەینەوە بەڕێز من داویستاوەمان هەیە شیر و حەفازەمان پێویستە لە خانێکی داما وەڵڵاهی بێزت نایە لەو خانەی 250 ئازاری ئەمن 18 ساڵە لە هەولێرێ کرێتیلا ئەبیوەتی حکومەتمان لەنێو دەنگنێ ئەنگۆمان لەو دەنگنێ ئەبی بچینە چێ خۆلاتینە دەورەتەسیدی. خانزاد خان ئەگەر جەنابیشت بێ زەحمەت لە لای منەوە خوات لەگەڵ بەس پەیوەندەکە دامەخەرەوە تەلەفۆنەکە دامەخەرەوە ئەو هاوڕیانم ژمارە تەلەفۆنەکە لێ وەرەگرن بەشکردن بتوانن بە جۆرە لە جۆرەکان خەڵکی خێرخواس هەیە کە داوا لە ئێماکە کە خەڵکی محتاج شەیە بۆ ئەوی کە بتوانن هاوکاری تام بکەن ئینشاءالله. سوپاس بۆ بەڕێزتان. بەڵێ خۆشەویستان چەند کۆمنتێک بۆ ئێوە خوێنمەوە خۆشەویستان لەوانە کاروان عەلی ئەڵێ بەداخەوە هیچ پیلانێک نابینم لەم هەرێمە هەر ئەوەندە ئەزانن بڵند تکایە لە ماڵەکانتان مێنە دەرەوە. مەلا محەممەد باڵەچیان ئەڵێ لە سەدانەوەتی خەڵک پابندن بەڵام ئەبوایە حکوومەتیش پلانی هەبوایە بۆ خەڵکی کەم دەرامەت و بێموچە. ئاسوودە سلێمانی ئەڵێ بەشێکی زۆری خەڵک پابندە بەڵام حکوومەت هیچ هەڵوێستی نییە بەرامبەر هەژاران. هونەر مەحموود ئەڵێ هیوادارمە حکوومەت دەست لەم دزی و تاڵانە هەڵگرێ بۆ ئەوەی متمانە بگەڕێتەوە بە قسەی بکات. جێگر باڵەچی ئەڵێ ئەگەر حکوومەت و دەسەڵاتدارانیش بەقەدەر هاوڵاتی پابند بوونایە ئێستا ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێم بوونی نەدەبوو. محەممەد عەلی تکایە پابند بن لە ماڵەوە بمێنەوە خوای گەورە هەموو لایەک پارێزراوکە. ئێمەش بە دوعاکەی کاکە محەممەد عەلی ئەڵێین اللهم ئامین خوای گەورە هەموو لایەکمان پارێزراوکە واروەها ئەم ڤایرۆسە بە زووترین کات لە هەرێمی کوردستان و لە وڵاتەکەمان بەرێتە دەرەوە و خەڵکی هەرێمی کوردستانیش پارێزراو بن و ئینشاءالله هیچ کەسێک مەرجی ئازیزانی خۆی نەبینێ. بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم بەرنامەیەش تاکو بە یەک گەشتنێویی دیکە هەبووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.